ئازیزانی کورسان مەگەزین دووبارە سڵاوتان لێبێت ئێمە بەردەوامین ڕۆژی هەینی بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات هونەرمەند شاباز زەمانی کۆنسێرتێک لە شاری سلێمانی ئەنجامایەت و لە نێو کۆنسێرتەکە کۆمەڵێک گۆرانی نوێ پێشکەش بە هەوادارانیەکە. جا هاوکارمان ڕەوەند بڕگەیەکی بۆ ئامادەکردوین لەگەڵ ئەم هونەرمەندەیە دواوە بە ئێمەش بەیەکەوە بینەری ئەم بڕگەیە بین. سڵاوتان لەبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ئێستا لە شوێنێکم کە ستافێکی پڕ لە وزە خەریکی ئامادەکارین بۆ ئەنجامدانی کۆنسێرتێک. ئێوارەی ڕۆژی هەینی بەرواری 12 هونەرمەند شاباز زەمانی لەگەڵ کۆمەڵێک لە هونەرمەندانی موسیقی بە ئەزموونی کوردستان و کۆمەڵێک لە هونەرمەندانی موسیقی وڵاتانی دەرەوە کۆنسێرتێکی تایبەت و تەواو جیاواز لە شاری سلێمانی لە تەلاری هونەر سازەکەن. ئەکرێت بڵین ئەمە تەنیا کۆنسێرتێک نابێت بەڵکو ئەلبومێکی هونەرمەند شاباز زەمانیش بڵاوەکرێتەوە کە پێک هاتووە لە 25 بەرهەم و تراکی نوێی ئەو هونەرمەندە. فەرموون لەگەڵمان بن ئەچین لای ئامادەکاریەکان بزانین ئامادەکاری چی کراوە و هونەرمەند شاباز زەمانیش چۆن باسی ئەم سەرکەوتنە چۆن باسی ئامادەکاریەکان بۆ کۆنسێرتەکە و هەروەها ئەلبومی یەک پارچە دەکات. کاک شاباز سڵاوت لێبێم کاتەوە باش پیرۆزبایی لێکەین بۆ ئەم کۆنسێرتەوە بۆ بڵاوبوونەوەی ئەلبومی یەک پارچە. ڕەنگە هونەرمەندان هەندێک لە هونەرمەندان لە بڵاوکردنەوەی یەک تراک بترسن، بەڵام تۆ بەجارێک لە یەک ئێوارەیە کە کۆنسێرتێکیش سازەکەیت ئەلبومی یەک پارچە بڵاوەکەیتەوە کە 25 تراکی تیادایە. ئەم بوێریەت لەکوێ هێناوە لەکوێ سەرچاوی گرتووە؟ زۆر سوپاس سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بێن. خۆشحاڵم لە ئێستای ئامادەن و هەم لەو کاتی ئیڤێنتی کۆنسێرتێشا بەشدارم بڵاوکردنەوەی ئەلبومی یەک پارچە. ئێمە ساڵانێکی زۆرە خەریکین بە درێژایی 4 ساڵە کاری لەسەرەکەین. من وەک جۆگرانم ئاگادارن و ئێوەش ئاگادارن ساڵانێکی زۆرە بەرهەمم زۆر کەمە و هەوڵشم داوە کەمترین گۆرانی دروست بکەم بۆی باشترین گۆرانی دەربچێت. هەکبەی ئەم 4 ساڵم کۆ کردوتەوە و لە ئێستای بڵاوەکەمەوە. دەست خۆش بێت. لە ئێستاوە نووسیتە پیرۆزبایی لە خۆم دواتر لە هەواداران مەکەم کەواتە لە ئێستاوە سەرکەوتنە ڕاگەیاندووە. ئەم سەرکەوتنە لە شۆ سەرچاواگرێ و ئەم متمانەیە لە شۆ سەرچاواگرێت کە زۆر دڵنیایی لە بڵاوبوونەوەی ئەلبومەکەت سەرکەوتن تۆمارەکات و هەروەها بۆ کۆنسێرتەکەش بە هەمان شێوە سەرکەوتن تۆمارەکە. هونەر خۆی هونەری گۆرانی وتن و بە تایبەتی هونەری کوردی پێم وابێ خۆی لە ئاسێکی زۆر بەرزایە و ئێمەش ئەمانەوێت بەرزترین ئاستی هونەر پێشکەشکەین. من ئەو پیرۆزبایی و ئەوەی کە لە خۆم لە هەوادارانم کردووە پێم وابێ یەکەم گۆرانی بێژی کوردم بەو ستایلە کارەکەم کە 25 ترا گۆرانی بە یەکجار بڵاوکەمەوە و ئەمەش خۆی لە خۆیان سەرکەوتنێکە بۆ ئێمە. دەست خۆش بێت پیرۆزبایی لەکەنی ئەمەش ناونیشانی ئەلبومەکەت یەک پارچە پەیامی پشت ئەم ناونیشانە بۆ ئەم ناونیشانەت هەڵبژاردووە و ئێمە چیە بینین ئەلبومەکەیە؟ بەڵێ ئەلبەتە ئێمە کوردبوونمان پێش هەموو شتێک هەڵبژاردووە. ئینتیمایەکی جوانمان بۆ ئەلبومەکە و بۆ خەڵکی کوردستان دروست کردووە و ئەبێ و ئینتیمایش ڕنگدانەوەی هەبێ لە ناو هونەرە. گۆرانەکان زاراوەی با بڵێن بادینی کرمانجی تایە و ستایلی ڕیتمی میوزیکەکانیش زۆر ڕەبتن بە پارچەکانی تری کوردستانەوە بۆیە ناومان ناوە یەک پارچە و پڕۆمەکەشمان هەر وا دروست کرد کە لە هەموو پارچەکانی کوردستانەوە دوجار لە شوێنەگەیەکە گرینەوە و ئەبین بە یەک پارچە. دەست خۆش بێت. تایبەت بە کۆنسێرتەکە وەکو ئامادەکاریەکان ئێستا چیتان کردووە و چۆن ئامادەکاریەکان بەگشتی چۆن ئەڕوات؟ بەڵێ ئێمە بە درێژایی 15 ڕۆژە لە ئێستاە خەریکی پرۆڤە و تەمرینین بۆ کۆنسێرتەکە و یەکەم جاریشە لەسەر ئاسی سلێمانی کە بەو ڕێژە زۆرە میوزیکژەن بەشدارێ بێت لە کۆنسێرتێکی با بڵێن هونەرمەندێکە
هەڵبەتە کولفەیەکی زۆری ویست و زۆریشی ئەوێ و لەگەڵ سپۆنسەری میدیایی کورسات کە ئەوان ئێوە بەڕێستان کاکسورێن هاتە سەرخەت و دەستان خۆش بێت بۆەوەی کە سپۆنسەری ئەم کۆنسێرت و ئەلبومەتان کرد هەڵبەتە ئەرکێک لە سەرشانی ئێمە کەم بۆ من بەڕاستی ئەوە بە شانازیەوە باسەکەم کە ئەم کۆنسێرت و ئەلبومە زۆر جیاواز و تایبەتە من دەستخۆشی لە هەموو هونەرمەندەکانی ترەکەم و شانازیشیان پێواکەم بەڵام هەوڵم ماوە ڕەنگی کۆنسێرت و شێوازی کۆنسێرت لە ئاسێکەوە بگوازینەوە بۆ ئاسێکی تر بەو شێوازە لۆکاڵی کە هەیە بێتە دەرەوە بچێتە ئاسێکی جیهانی بەڕاستی ئەوە ئەرکی سەرشانی هونەرمەندانە ئێمە کارمان زۆر لەسەرەوە کردو لەم کۆنسێرتەیە دەستان خۆش بێت جگە لە هونەرمەندانی موزیسیانی بە ئەزمموی کوردستان چەند میوزیسیانێکی بە ئەزمموی وڵاتانی دەرەوەشت هێناوە لە کۆنسێرتەکەیە بەشدارە بن ئەم کارت بۆ کرد بەڵێ هەڵبەت ئێمە لە کوردستان ینی کەم و کوڕی زۆر شتمان هەیە بە حکمی حاڵە ڕاژەی کەمی بەشدار بووان با بڵێن دانیشتوانەکەمان کەمە بۆ نمونە ئەجیزەیەکی تایبەتمان نییە یان من هەرچی موزیکژانی باشە کۆم کردەوە باوەڕ هەبێ ئەوەی کە توانی وێتی و ئەوەی کە مەجای هەبووە چونکە تقریبان 20 ڕۆژ بەز ئێمە تەمرین ئەەکەین ئینجاچینە سەر کۆنسێرتەکە ئەمە کات لەو ژەنیارە ئەبات کە ڕۆژانەیەت بۆ پرۆپە بۆیە بۆ ئەوەی کە بتوانین ئەو شوێنانە پڕکەینەوە و هەمیش شانبەشانی ژەنیارە کوردەکانمان و هەم ئاشناکردنی ژەنیاری کورد بە ژەنیارانی دەرەوە و پیشاندانی ئازبەرزی ژەنیاری کورد ئەم کارەمان کردووە و هەر ئەلبومەکەش خۆی بەڕاستی لە 4 وڵاتی دەرەوە کاری لەسەر کراوە و لەگەڵ کوردستانە ئەمەوێت دوجار کە گوێیان لێگر ئاستی گۆرانەکانیان گوێ لێبێت ئەوەمان بۆیە کردووە بەڕاستی ئەرکی هونەرمەند ئەوەیە کە هونەرمەندی گۆرانی بێشکە هونەر و مۆسیقای وڵاتەکەی خۆی زۆر بەرز بنرخێنێ و پیشانی گیانی بدات بێگومان کارەکانت ماندووبوونێکی زۆری ویستوە هەم ئەلبومەکەت کە باز لەوەکە ئەلبومێکی جیاوازە بێت هەم کۆنسێرتەکە کە باز لەوەکەیت کۆنسێرتێکی جیاواز و تایبەتە بێت ئەو هەستە چییە کە پێی ئەگەیت و واد لێکات ماندووبوونەکەت بیرچێتەوە بەڕاستی هونەرمەند کە گۆرانیەک ئەڵێدیان بەرهەمێک بڵاوکاتەوە هەموو چێژەکەی ئەوەیە کە جۆگرام بە دڵیانە و بەرەو پیریەن خۆشبەختانە ئێمە چاوەڕ ئێواکەین لە جۆگرەکانمان و هیوادارم بتوانم لە ئاستی ئەو چاوەڕوانی و ئەو پشت و درێژی ئەوانە بم و خۆم بە خزمەتکاریان نەزانم ڕۆژی هەینی ئێوارەی ڕۆژی هەینی 12 ڕوبەڕووی هەزاران هەواداری خۆتە بیتەوە لە ئێستا چیان پێڵیت پیانەڵم خۆشمەوێن هیوادارم بتوانم ئاستێکی بەرزیان پێشکەشکەم کەم نەهێنین لە ئاسیانە و بتوانین مێژوویەکی هونەری بۆ خۆمان و بۆ هەموو کوردستان تۆمار بکەین و جیاواز و جوانتر دەرکەوین لە هەمووان باشە لە هەمان کاتە هەرکە ڕۆژی هەینی کۆنسێرتەکە ئەکەیت من یەمۆ لای تۆ چاو پێکەوتنێکەکەین ئەو ڕۆژە چیم پێڵیت ئەو شەوە چیم پێڵی دوای کۆنسێرتەکە دواوەی کە کۆنسێرتەکەت ئەو سەرکەوتنەی بەدەست هێناوە کە خۆت دەتەوێت دوای ئەوەی کە ئەلبومەکەشت بڵاو کردەوە و بە هەمان شێوە ئەو سەرکەوتنەی بەدەست هێنا کە خۆت لە ئێستاوە باسیەکەیت نازام کاگڕەوەنەوە هەم بەخۆ ئەوێ و کاتە هەستەکەمە پێ بڵم ئێستا ناتوانم هەستەکەم دەربڕم دڵنیام هەستێکی زۆر خۆشە بێت